بەڵە بەرزانەتەوەری یەکەمی ئەمڕۆی بەنداش کوردستان لەگەڵتان دەبین باز دەکەین لە سەر ئەو توندوتیژانەی کە بەرامبەر بە پیاوان دەکرێت توندوتیژی بەرامبەر بە پیاوان یعنی لە کۆمەلگای کوردیا ڕەنگە لەم چەند ساڵی دواییدا لۆنا زیاتر هات بێتە بەرباسەگینا ئەوەی کە خەڵک زانیوێتی و لەبەر گوێی خەڵک بووە تەنها توندوتیژی بۆ بەرامبەر بە ژنان نوێکێتی ژنان لەسەریان بە دەنگ هاتووە بەڵام ئێستاکێتی پیاوانیشەیە و ئامار و بە دوواداچوونی ئەوانیشەیە بۆ توندوتیژانی بەرامبەرکرد بە پیاوان دەکرێت حتمما ئێمە لەم تەوەرەدا باستەوە دەکەین کە جۆری ئەو توندوتیژانە چییە کە بەرامبەر بە پیاوان دەکرێت لە ئێستادا واروها هۆکارەکانی توندوتیژی بەرامبەر بە پیاوان چییە و ئاستی ئەو توندوتیژانی کە ئێستا بەرامبەر بە پیاوان دەکرێت لە هەرێمی کوردستاندا لە چی ئاستێکدایەوە دەکرێت چۆن چارەسەر بکرێت و یەکێتی پیاوانیش ڕێکخراوێکێتی پیاوانیش دەتوانێت چۆن ئەم کەیسانە چارەسەر بکە کە دەچێتە لایەنەوە چۆن لێی دەڕوانێت گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان ئاکۆشا ڕەشی مافناس لە بەشی یاسایەکێتی پیاوان کە لە سۆدەلەکەمان ئامادەیە کاکە کۆبایانی باش خێر بێت. ئێوە باشتر زۆر سپاس بۆیەوە. سپاس بۆ تۆش. سەرەتا ئەمەوێ لەوە دەست پێ بکەین کە لە کۆمەلگای کوردیە شتێک هەیە بە ناوی توندوتیژی بەرامبەر بە پیاوان واگەر هەیە لە چی ئاستێکە ئێستا؟ بەڵێ هەڵبەتە توندوتیژی بەرامبەر بە پیاوان لە ساڵانی زووش هەبوو ئێستاش هەیە و بە بەردەوامیش هەیە بەڵام ڕێکخراوێکێتی پیاوانی کوردستان دامەزراوە بۆ کەمکردنەوەی تا ڕادەی کەمترین ئاست لە توندوتیژی دژی پیاوان هەر لە توندوتیژی جەستەیی و توندوتیژی دەرونی بە هەموو هۆکارەکانیەوە. سەرەتا ئێمە پێویستە هۆکارەکانی دروستبوونی ئەو توندوتیژیە چارەسەر بکەین. هەم لە پەروەردەی خێزانەوە دەست پێ بکەین کە دایکان و باوکان و مامۆستایان پێویستە بەژناریکی کاریگەرتر بن لەوەی کە ئێستا هەیە و لە ئارادەیە لە پەروەردەکردنی منداڵ کە دەڵێ منداڵ هەم کوڕ هەموو کچ پەروەردەیەکی ڕۆحی و سلوکی وا بکرێن کە کاتێک کە ئەگەنە تەمەنی هاوسەرگیری هەم لە ڕووی جگە لەوەی لە ڕووی جەستەوە ئامادەی ئەو هاوسەرگیرێن لە ڕووی دەرونی و ڕۆحیشەوە ئامادە بن. کۆمەلگای ئێمە تاکێک پەروەردە دەکا لە ڕووی ڕۆحیەوە بەتاڵە لە ڕووی عاتفیەوە بەتاڵە کاتێک کە کچ هاوسەرگیری دەکا بۆی فەراغی عاتفی پڕ بێتەوە کوڕەکەش بە هەمان شێوە بەڵام هەردووکیان ڕۆحیان فەراغە لە عاتف ڕۆحیان فەراغە لە ئارامی و ئاشتی خوازی و لە ژیانێکی تەبا و ژیانێکی ئارام دوو ڕۆحی فەراغ چۆن نەتوان ڕۆحی یەکتر پڕکەنەوە. سەرڕای چەندین هۆکاری تری دەرەکی وەکو وڵاتانی نێار کە ئەو درامایانە ئەفرۆشن بە کۆمەلگای کوردی و بە میدیای کوردی کە تەسیری خراپ و سلبی هەبێ بەسەر لایەنی ڕۆحی ئافرەتان و پیاوان و مناڵانەوە. ئەمە یەکێک لە هۆکارەکان کە پەروەردەیە فەراغی پەروەردە هەیە هەم لە قوتابخانەکان و هەم لە ناو خێزان لەلایەن دایک و باوک دایک و باوک تەنها مناڵ بەخێوەکەن لە ڕووی خواردن و جلوبەرگەوە. ئەمە هۆکارێکی زۆر سەرەکیە. هۆکارێکی تری حکومیژەوەیە کە ئەم قەیرانی داراییە و ئەم قەیرانی داراییە هەم نسبەتی موچەوە هەم کاتەکانی دابشکردنی موچە هۆکارێکی تری ئەوەیە کە بارگانەیەک لەسەر پیاو دروستە بێت لە دابینکردنی نەفەقە و بژێوی ژیانی هاوسەرەکەی و مناڵەکانی کە ناتوانێت نەفەقە دابین کە بێقەناعەتیەک لای ئەو ئافرەتە دروستە بێت و هۆکارێکی تر چاولێکەریە کە ئافرەت چاو لە ڕەفیقەکانی دەکات کاتێ ڕەفیقەکانی هایلایف دەژین و بە ئارەزووی خۆیان خەریکی جوانکارین و چاولێکەری دەکەن ئەم فلان شتەی کڕی و ئەم ئەوەی شەریکۆ یعنی تەنانەت بەرامبەر بە پرسای ژنانیش هەندێک تەسەور هەیەویش کە ئەوەیە کە کاتێک تۆ جیاوازیەکان تۆ خەکەیتەوە بەنمونە ڕێکخراویان بۆ جیاکەیتەوە یان بە جیاکار لەسەر هەرێکێکیانەکەیت وەکو جۆرێک لە لایەنگیری وایە وەکو جۆرێک لە جیاکاری و تۆخکردنەوەی جیاوازیەکان وایە ئێوە پێتان وایە ئەمە چۆنە و ئەگەر وانییە کەواتە ئامانجی ئەم ڕێکخراوەچی ئامانجی ئەو ڕێکخراوە هەر پیاوێک سەردانی ڕێکخراوەکەمانەکە ئێمە لە ڕووی یاساییەوە ڕێنمایەکی وای پێدەین پەروەردەیەکی قانونی ئەەکەین
کە ئەم کێشە خێزانی بە ئاسانترین شێوە چارەسەر بکە و کارێک نەکە کە غەڵەت بە غەڵەت چارەسەر بکە، کارێک نەکە کە کێشە و تاوانی جەزایی تری لێ بکەوێتەوە ئەم کێشە خێزانیە و بەرەو کەپکردن و بەرەو نهێشتنی کێشە خێزانیە کارەکەین. ئێمە چەند مافناس و چەند مەحامیەک لە ڕێکخراوەکە کارەکەن. بە هەروەها لیژنەی کۆمەڵایەتی و لیژنەی دەرونیمان هەیە کە لە پەروەردەیەکی کە ڕێنمایی دەرونی و ڕێنمایی سلوکی ئەو کەسە ئەکەن کە سەردانی ڕێکخراوەکەمانەکە هەیە سەردانەکە خۆی بە خاوەن حەقەزانێ بەس کاتێک گوێی لە ڕێنمایی و ئامۆژگاری ئەمە بێ هەست بە غەڵەتی خۆیەکە هەست بە غەڵەتی خۆیەکە بە خۆی ئەچێتەوە نەگەوەی هەر کەس کاڵا ناکە بەوەی کە هاتووە خۆی بە خاوەن حەقەزانێ. بەڵام کاتێ ئێمە ڕێنمایەکەن ڕوونکردنەوە بەر چاوڕوونی ئەدەینێ هەستەکە کە خۆی تاوانبارەکەیە نەک ژنەکە. دوایەوە ئێمە بە وجهەنەزەری بە لە ڕوانگەی جیاکاری ڕەگەزی و جێندەری کار ناکەین. من خۆم ئەندامی پرۆژەی ژنجیانم کە پرۆژەیەکە بەرگری و داکۆکی لە مافی خانمانەکە بۆی تونتیژیان بەرامبەر نەکرێ بۆی خانمان نەکوژرێن هیچ پاسایەک نییە بۆ کوشتنی خانمان. من خۆم ئەندامم لەوێ هەمان مەبدەیان هەیە ئێمە مەبدە ئەمان ئاشتی کۆمەڵایەتی بە گشتی و ئاشتی خێزانیە بە تایبەتی ئەمە لەلایەک. من کەیسی ژن هاتۆتە لام چارەسەرم کردوم داومەتە لایەنە یاساییە پەیوەنددارەکان کە پیاوێک ویستویەتی کۆمەڵی ئافرەت لە خشتە ببا لە ڕێی تۆمارکردنی ڤیددیۆی سێکسیەوە گەمارۆیان دا و حەسریان کا و داگیریان کە بۆ مەرامی هەوزبازی خۆی. من لەوەشدا دەستێکی باڵام هەبووە و توانیمە جورئەت و گوێری بدەم بۆ ئافرەتانە کە قبوڵی نەکەن و لایانی یاسایی و لایانی حکمی پەیوەنددار ئاگادار بکەنەوە و کەسەکە ئەو پیاوە ئەو نێرە ئەو نێرینێ بە سزای یاسایی خۆی بگا کە پێی گەیشت زۆر باش کە کەسێکی مەترسیداری لەو شێوەیە نابێ منێک وەکو پیاو وەکو نێر چ لە چوارچێوەی ڕێکخراوێکی پیاوان بم چ لە دەرەوەی ئەم ڕێکخراوە بم ئەبێ ویژدانیەن و وەکو مرۆڤایەتی وەکو هەستێکی مرۆڤایەتی نابێ ئەوە قبول بکەین نابێت جیاکاری ڕەگەز زۆر باشە کاکۆیانی هەندێک جار ئەم ڕێکخراوانە ئەوەندە کار لەسەر ئەوە دەکەن کە کێشەکە ڕوویداوە دوجار بچێتەوە لای ئەوان حەلێکی بۆ بدۆزنەوە ئەوەندە ڕەنگە پرۆژە نەبێت ینی هەر ڕۆشنبیری گشتی تاکیش پرۆژە نەبێت کە لە سەرەتاوەمە بە تەندروستی پێ بگەنە بنمونە دوو کەس زەواج دەکەن بۆ خولێکیان بۆ ناکرێتەوە پێش ئەوە تەواو بچنە ناوژیانی هاوسەرێکیەوە بۆ دەورەیەکیان بۆ ناکرێتەوە بۆ ئەو ڕێنمایانەی لەلایەن کەسانی شارەزای وەکو ئێوە ڕێکخراوەکانی تایبەتمەندەوە پێیان نادرێت چۆن ژیان بکەن چۆن ڕێز لە یەک بگرن چۆن تونوتیژی بەرامبەر یەک نەکەن ئەگەر تونوتیژی کرا چی دەبێت ئەم پرۆژانە بۆ نابینرێ ئەگەر بیش بینرێ زۆر کەمە بۆ دایمە لە دوای کێشەکانەوە ئێمە هەوڵی چارەسەر دەین. بەڵێ ئێمە هەڵبەتە لە ساڵانی ڕابردوو لەم ساڵیش چون بۆ قوتابخانەکان وانەمان وتۆتەوە ئەم وانانە خۆی خولن خۆی دەورەیەکی پەروەردەیی زەڕورن بەڵام لەبەرەوەی هیچ کەناڵێک و هیچ میدیایەک سپۆنسەری ئەم خولانەمان نەبووە کەمترین خەڵک ئاگاداری ئەم خولانە بووە و هەروەها ئێمە لە یەکێتی پیاوان خولمان کردوتەوە بۆ پەروەردەی ڕۆحی ئەو پیاوانەی کە هێشتا نەچوونەتە ژیانی هاوسەریەوە باسی ئەو ڕێنمانیان ئەکەن کە لە ڕووی قانونەوە پێویستیانە لە ڕووی ڕۆحیەوە پێویستیانە چەندین کەسی تایبەتمەند و پسپۆرمان دیاری کردو بۆ وتنەوەی ئەوانانە بەڵام لەبەرەوەی لە ڕووی میدیایەوە سپۆنسەر نەکراوین کەمترین کەس ینی کەمترین ژمارە لە گەنجان بەشداری ئەم خولیان کردووە ئەجنا ئێمە چالاکیمان لە کوردستان حدودی 400 پرۆژەمان هەبوو بۆ پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەک یاساکانی ئەحوال شەخسی هەموار بکرێتەوە کە چۆن کوردەواری وتنی کوردوتنی نەشی سووتێ نەکەبە واتە نە زوڵم بە یاسا زوڵم لە ئافرەت بکرێت و نە زوڵمیش لە پیاو بکرێت یعنی یاساکان هاوسەنگی خێزانی بپارێزن. پیا و ئافرەتی کورد بە تەواوی ئێستا ماف و ئەرکەکانی خۆی زانیە؟ نەخێر نازانێ گەر پێ بڵێ سنووری مافەکانی تۆ لە چۆ دەست پێکا و لە چۆ کۆتایی پێ نازانێ بەڵام لە ڕاستیە لە ڕووی یاساییەوە و لە ڕووی ئەقڵ و منتیقەوە
سنووری مافی هەر کەسێک نێر بێ یامێ بێ لەو کاتەوە دەست پێکا کە مافێکی سەرەتایی مرۆییە و لەکوێ سنووری مافی کۆتاییەت کە سنووری مافی یەکیش تر دەست پێەکە سنووری ئازادی یەکیش تر دەست پێەکە دوایەوە لە ڕووی دەرونیەوە بەڕاستی ئەم چاولێکەری و ئەم بێقەنەعەتی لە ناو خانماندا هەیە کاتێک کە ئەبینی پیاوەکەی پاکخاوێنی خۆی ناکە یاخود جگەرە خۆرێکە دایم بۆنی خەڵتەی لێ لەگەڵ ڕێزم بۆ هەموو جگەرە خۆرەکە پیاوەکەی خۆی لەبەر چاوەکەوێ هیچ هەستێکی بۆی نازۆڵەیە هەم لە ڕووی غەریزەیەک کە شەرعیە و زۆر ئاساییە واردە هەم لە ڕووی ئەو هەستە ڕۆحەی جارانی بۆ نامێنێتەوە ئەو پێشۆی زواجی لەگەڵا بکە بە خەیاڵی خۆی بە ئەندێشەی خۆی چاوەڕێی شازادەیەکیە کرد کە شازادەی خەونەکانی بێت بەڵام سەرێکی شازادەی خەونەکانی نییە بۆیە ئەو دڵی لای ئەو شازادەیە کە لە کۆمەلگایە ئەیبینێتەوە یان لە درامایەکە ئەیبینێتەوە معجیبێتی لە چەندی بەرنمەیەکە چاپێکەکەتن لەگەڵ خانمان کراوە معجیبی کام پیاوەی بەدەگمەن وتبێتی پیاوی کورد هەمووی پیاوی ئەزنەبی وتوە کام ئەزنەبیانە ئەو ئەزنەبیانی کە لە دراماکانە بینیویانە کە ئەو وەکتەرانە بە جوانی ڕازێنراونەتەوە و نمایشەکەن و عەرزی خۆیانەکەن و تەمسیلەکەن و ئەکەن سەرنجی بەرامبەر ڕاکێشن سەرنجی بینە ڕاکێشن بەڕاستی ینی ئەمە کارەساتە تۆ لە تاکێک بخەیتە کۆمەلگاکەتەوە کە لە ڕووی ڕۆحیەوە پێنەگەیشت بێت تاڵ و کرج بێت بەس تەنها لە ڕووی جەستەیە و لە ڕووی غەریزەوە پێگەشت کە ئەمەش پرۆسەیەکی هاوسەرگیری سەرکەوتوو ئیدامە ناکە بەڕاستی باشە کاگاکۆ پێشتر توانە پرسیارەوەی کرد کە ڕێژەی یاخود نسبەی ئەو تونند و تیژیانی کە بەرامبەر بە پیاوانەکرێت لە چاستێکە دەمێت دەگەر بە ئامار بەژمارە لە لاتان بێت چەند کەس سەلای ئێوە تۆمارن بۆ جۆری هاوکاریەکانی ئێوە بۆ ئەوان چی بووە؟ بەڵێ لە سەرەتای ئەم ساڵەوە تا ناوەڕاستی ئەم مانگەوە تا 11 478 حاڵەتی تونتیژی بە کۆی زۆرەکانی تونتیژی تۆمار کراوە کە ئەم تۆمارەی لای ئێمە پەسەندە لای لایەنە حکومی پەیوەنددارەکان کە بەڕێبەتی تونتیژی دژی خێزانی و هەروەها بنکەکانی پۆلیس و لەم حاڵەتانە بەجیا 47 حاڵەتی خۆکوشتنی پیاوان هەیە کە هۆکارەکەی نالەباری و نەگونجانی و کێشەی خێزانیە و 5 حاڵەتی تریشمان هەیە کوشتنی پیاو لەلایەن ژنەکانیانەوە بە هاوکاری کەسانی ترواتە ژنە یەکێکتری بەکار هێناوە بە هاوبەشی بۆ کوشتنی مێردەکەی کە هاوسەرێتی لەبەرەوە ئەم ئامارە چەند ئەوەندەی ئەم ئامارەش تۆمار نەکراوە لەبەر لایەنی عەشایری و کۆمەلگای ئێمە کە هەندێک خێزان پێیان شەرم و شوورەییە کە کێشە خێزانیەکانیان بدەن بە دەستگا حکومی یاساییەکانی وەکو پۆلیس و بەڕێبەرایەتی تونتیژی خێزانی ئەوانە لە ڕووی عەشایری و بنەماڵەییەوە و خێڵەکیەوە پێیان شوورەییە کە خەڵک ئەی بە پیاوان ینی ئامارەکە زۆر زۆرەوە تۆش دڵی کە پیاوانیش خێزانەکان پیان شەرمەکە کێشەکانیان بەرنەوە جێگایانی کە ڕەنگە حەلێکی تا بدۆزرێتەوە پیاوان خۆیان ئاستی ڕۆشنبیریان چۆنە بۆی کە بێن بەسەلەن ڕێکخراوەکەیەوە لەوێ گفتوگۆ لەگەڵ کەسێکی وەک تۆیە چەندین کەسی تردا بکەن پیاوان ڕەنگە هەندێک جارەمە بە کەمی بزانن کە تونند و تیژێکیان بەرامبەر بکرێت کە لە ڕووی دەرونی خێزانیەوە تەواو نەبێت ینی بڕوات بەدەم کێشەکەیەوە حەلی کێشەکەی بدۆزێتەوە لەلایەنم کەسانەوە پیاوان ئەمانە هەیە لە پیاوانە دەبینرێ ئێستا ئێمە باسی پەروەردەی ڕۆحی مناڵمان کرد تا گەشە ئەکات تا ئەگاتە تەمەنی هاوسەرداری مەبەستم هەر خانمان نییە مەبەستم هەر کچان نییە مەبەستم پیاوانیشە پیاوانیش لە ڕووی پەروەردەییەوە فەراغێکی پەروەردەیی و سلوکی و ڕۆحی و دەرونی هەیە ئەم فەراغا کاتێک کە بەرکەوتنتە بێ لەگەڵ کەسێکە لەگەڵ کۆمەلگایەکە تەنان نەک هەر بەرکەوتن لەگەڵ هاوسەری خۆت بەڵکو کاتێک ئەو تاکە ئەخەیتە قەرەباڵخیەکەوە ئەو کاتە ئەمە تەجروبەیەکە ئەمە ئەزمونێکە دەرەکەوێت کە ئەم تاکە فەراقی هەیە خەلەلی هەیە لە ڕووی سلوکیەوە یعنی هەر لە مناڵیەوە
من داوا لە دایکەون باوکانەکەم لە بەرچاوی مناڵەکانیانەوە کێشەی خێزانی خۆیان و دراوسیان و خزم و کەسیان باس نەکەن چونکە کاریگەری لاساییکردنەوەی بێت لە زهن و دەرونی ئەو مناڵە کە گەورە بوو لە هەر تەمەنێک لە تەمەنەکانی گەورەبوونیە پیاو هەبووە مەسەلەن کێشەیەکی هەبێت تونند و تیژی بەرامبەر کرا بێت پێشتر لە ڕووی نهات بێ بە وەلای ئێوە ینی پێی شەرم بوو بێ پیاوێک بڕوات باڵێ حاڵەتی ئەوەمان زۆر هەبوو دواتر پەشیمان بێتەوە بڵێ زۆر باشتان کردووە بوو زووتر باتمە بەڵێ حاڵەتمان هەبووە پیاو هەبوو توێتی من عاشقی دەستگیرانەکەمم ئەو ئەڵێ ئامادە نیم بۆ گواستنەوە بەڵام بەدەست خۆی نییە من عاشقی بووم ئەو مڵکی منە بە چ قانونێک مڵکی توێە مڵک چییە؟ گرێبەستێکە بۆ ژیانی هاوبەش ئەو گرێبەستە بە حوسن و ڕەزا و ڕەزامەندی تەواوەتی هەردوو لایەنە هیچ لایەنێک لە عەقدەکەیە زاڵنین بەسەر ئەویتریانە ئەو کە نێوێ نە هیچ دادگایەک و هیچ قانونێک ناتوانێ ئافرەت ناتوانێ کچ ئیجبار بکە بۆ بەردەوامبوون لەسەر ئەو جێبەجێکردنی عەقدی زەواجە عەقدی زەواج عەقدێکی مڵکداری نییە وەک لەوەی هەندێک پیاوان تێگەیشتون کە ئەمە وچهەنەزەرێکی خێڵەکی و عەشایریە کە بەداخەوە پیاوە بووە چۆتە دەرەوەی وڵات بە حسابی خۆی لە دەرەوەی وڵات سەقافەتێکی زیاتر و لە وڵاتە پێشکەوتەکانە ڕۆشنبیریەک وەرگێ کە هاتۆتەوە دەستگیرانەکەی بۆ مڵکی خۆی زانیوە بە مڵکی وەکو هەر عەقارێکی تر وەکو سیارە و خانوو بە مڵکی خۆی زانیوە لە کاتێکە ئەو کە گەشتۆتە ئەوەی کە ئەو پیاوە تەبیعەتی ناگونجێت ناتوانێت ئینسیجام کە لەگەڵ تەبیعەتی ئەو پیاوە ناچار وتوێتی من جابمەوە وتوێتی حەدت چیە جابیتەوە تۆ مڵکی منی یعنی ئەو چەنە زەرە غەڵەتە لە زهن و دەرونی پیاوانە پێویستە بیسڕینەوە چکۆکە غەڵەتە شتێکی غێرەقانونیە تاوانە دوای ئەوەش ئیهانەکردن بڵێ من لە ڕووی جەستەیە قووەتم هەیە بابەکەیفی خۆم ئیهانەی کەم تازە ئەو تەلاقی بمە بێ بێوەژن و ڕەسیدی نامێنێت لە ناو کۆمەڵگایە بەداخەوە ئافرەتە بەتەمەنەکان ڕۆڵیان هەیە لە ناشرینکردنی پێگەی بێوەژن کاتێک کە زەمی فلان کەسەکرێ ئەو بێوەژنە ئەگەر باش وایە بێوەژن نەبوو بەداخەوە ئەو هەنەزەرا کاتێک کە ئافرەتێکی بەتەمەنی لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئافرەتێک کە ئافرەتان خۆشک یان دایکی ئێمە بەڵام کاتێک کە کچەکەی گوێی لێ ئەبێت کوڕەکەی گوێی لێ ئەبێت نەزرەیەکی زۆر ئازنزم لیدگایکی ئازنزم و کەمتر لە ئاستی مرۆیی خۆی دروستەکە لە دید و زیهنی گەنجەکانمان کە پێویستە دایکان بە تایبەت دایکە بە تەمەنەکان ڕۆڵێکی ئەرێنیان هەبێ نەک ڕۆڵێکی سەلبی پێویستە قەناعەتێک لای مناڵەکانیان دروستکەن پێویستە وا لە مناڵەکانیان بکەن کە بەرامبەرەکەشی قبول بێت کە غروری تیا دروست نەکات کە بە چاوێکی کەم سەیری هیچ کەسێک نەکات باشە کاگاکۆ ڕەنگە ساو نمونانی کە بۆ خۆدا ماژەت پێیان ڕەنگە هەندێک کەس پێیان وا بەکەیتر درەنگە کارکردن لەسەر و جیل و توێژەی کە باوەڕ و یەقینێکی تاو چەسپاوی بۆ دروست بۆ بەرامبەر هەرێکە لەو زاراوانی کە بۆ خۆشت بەکارهێنن یعنی وەکو ڕێکخراوێک کە زۆر کات ئەمگلەیە لەسەر ڕێکخراوەکانی ژنان هەیە وەکو ڕێکخراوی پرۆژەی گەورەتان چییە بۆ بنەوەڕکردنی ئەم حاڵەتانە ینی مادەم تەسەوڕەکە بەم دەسە جەمعیە بەم گشتگیریە هەیە لە ناو ئامارەکەش بەم زەقلی هەیە کەوایە پرۆژەی ئێوە پرۆژەی هەرە گەوری ئێوە بۆ کارکردن لەسەر ئەم پرسانە بۆ نهێشتنی ئەم تەسەوڕە هەڵانی کە بۆ خۆش ئاماژەت پێکردن چییە؟ پرۆژەیە کە تازەتر بێت لەبەرەوەی ئێمە بەردەوام پێویستە تازەگەری بکەین لە کارەکانمان بە تایبەت تۆ چالاکوانی لە بواری مرۆیی ڕێکخراوێکێتەوە خزمەت بە کۆمەلگاکەی خۆت بکەی بۆی کۆمەلگاکە مەدەنیتر و پێشکەوتوتر بێ پێویستە هەموو ڕێکخراوەکان هەماهەنگیان زیاتر هەبێت بە تایبەتی ڕێکخراوێکی پیاوانی کوردستان ئێمە کار دەکەین بۆی هەماهەنگیمان هەبێت لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان و خانمان و ئافرەتاندا ئەوە تا من ئەندامێکی سەرەکیم لە یەکێتی پیاوان کەیسی پیاوان دەبینم بەڵام لەو لاشەوە ستافیەکێتی پیاوان ڕێگر نەبووە مانع نەبووە کە من ببم بە ئەندامی پرۆژەیەکی ژنژیانە پرۆژەی ژنجیانەمەی کوژە کە پرۆژەیەکە وەکو باسم کرد پشگیری لە خانمانەکە داکۆکی لە مافیانەکە کە تونتیژیان بەرامبەر نەکرێ و نەکوژرێن بە هیچ پاسایەک نییە بۆ کوشتنی خانمان لەبەرەوە من هەماهەنگی شەخسی و ڕێکخراوەیم هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان و خانمان و ئافرەتانە
ئەگەرچی ئێمە ملاحەزەمان هەبووە لە سەریان کەوتومانە ئێوە سنووری کارکردنی ڕێکخراوەیتان تەجاوز دەکات لە سنووری پیا و ئێوە بەنەمەڵێک کارەکەن کە جیاکاری ڕەگەزی و جێندەریتان هەیە کە پیا و دا ئەماڵن لە جوانیەکان ئافرەت زیاڕەوی ئەەکەن لە ستایشی ئافرەت لە ستایشی ڕۆلی ئافرەت بەڵام کەمڕەوی ئەەکەن لە ڕۆلی پیا و لە کۆمەلگادا ئێمە ئەڵێن پیا و ژن هەریەکان نیوەی کۆمەلگایە و تەواوکەری نیوەکەی تریشە ڕێکخراوەکانی خانمان ئەڵێن ژن نیوەی کۆمەلگایە بەڵام ئەی بۆ ناڵێن پیاویش نیوەکەی تری کۆمەلگایە ئەی بۆ ناڵێن ژن و پیا و تەواوکەری یەکترن باشە ئێمەوە گریمان فەڕەزیە گریمان دەسەڵات درا بە ئافرەت دەسەڵاتی تەواتی درا بە ئافرەت ئایا ئافرەت مرۆڤێکە فریشتەیە لە چاو پیا و تەجاوزی سنووری دەسەڵاتی خۆی نەکاو ئیستیزازی بەرامبەری نەکاو بەرامبەرەکەی نەچەوسێنێتەوە وەکو کۆی لە سێری نەکات هیچ زەمانەتێک هیچ گرنگتێک نییە کە بۆی ئافرەت وانەکە ڕاستە ئافرەت نەرمونیانترە میهرەبانترە ئەم هەستە خواکردیە لە دڵ و دەرونیا دروست لەبەرەوەی ئەرکی پەروەردەکردنی مناڵی پێستێراوە پێویستە ئافرەت میهرەبانتر بێت چونکە ئەگە ئافرەت میهرەبانتر نەبێت ناتوانێت مناڵەکەی بە میهرەبانی گەورەکە ناتوانێت مناڵەکەی بە میهرەبانی بگرێتە باش. باشم قسەی خۆت بخۆی جۆرێکە لە سەرمێنەری ئەوەی کە یعنی پێم سێ بۆ قسەی شکر بەڕاستی کە جۆرێکە لە سەرمێنەری ئەوەی کە کێشەکە تۆزە ڕیشەی تر و ینی لە ئەزەڵەوە هاتووترە کاتە ئێوە دارێت چۆنە بابەتە حیلکەن هێنە گەر پێتان وایە کە ئەگەر ئافرەتیش هەمان سەلاحەتی هەبێکایە هەمانە و کاراناکە کە پیاویش بە مێژووی خۆی پێهەساوە کاتم کێشێت چۆن حلەبێت کاتم کێشێت چۆن چارەسەرە بێت وەڵامەکەی ئاسانە بە یاسا ژیانی و کەسانە ڕێگەخا کە خۆیان ناتوانن ژیانی خۆیان ڕێک بکەن یاسا ئەڵێ فەرمو خۆت ژیانی خۆت ڕێک بکە کە تۆ نەوتوانی خۆ ژیانی خۆڕێکە یاسا خۆی ژیانە بۆ ڕێگەخا تەجاوزەکانت بە سزا وەڵامەداتەوە ئەو تەجاوزان ئەرک و مافەیە کە باسمان کرد کاکا کۆیانی نازانێ پیاوی تاکی کورد نازانێت ژن نازانێت ئەرک و مافەکەی چییە ڕەنگە ئافرەتێک کە لە ماڵەوە بێت بە تەواوی دڵسۆزیەوە بۆ مێردەکەی بۆ منداڵەکانی هەوڵ بدات بەڵام لە هەمان کادا نازانێت مافی خۆی چیە کە وەری بگرێت ئەو پرسیارە زۆر جوانە وەچە نەزەری خانمان وا هەستەکەن بە پێی گرێبەستی هاوسەرگیری پابەندە لەوەی تەنها جەستەی خۆی پێشکەش بە پیاو بکە بەڵام ڕۆح و عەتف و عەنان خۆی بە پابەند نازانێت ئەڵێ من ئازادم لە ڕێی ڕۆحیەوە چێم خۆشەیە چێ شازادەی ئەو دڵەمە تەنها لە ڕووی گرێبەندی هاوسەری عەقدی زەواج جەستەی خۆمی پێشکەشەکەم ئەوی چییە لە کۆڵخۆکردنەوەیە کاتێک کە تۆ کاتێک دوو جەستە تێکەڵ بە یەکترە بن ئاوێزانی یەکترە بن کە ڕۆح و عەتف و عەنانی تیانە بێ تێکەڵبوونێکی جەستەیی زۆر وشک و ڕۆتینیە کە ئەو چێژ و ئارامی بە ژیان نابەخشێ دواتر بێقەناعەتیەک دروستەکە هەردوو لە هەوڵێن ئەو فەراغەت پڕکەنەوە لە دەرەوەی چوارچێوەی خێزان ئەو فەراغەش بە خیانەت پڕەکرێتەوە زۆر باشە ئەو تاوانت خیانەتی هاوسەرگیری تاوانێکە خەڵک شانازی پێوەکە ئەمە دوا قسەت لێ وەرگرین کاتمان بەڵە کاکۆ دوا قسەی خۆت لەسەر ئەو توندوتیژانەی کە بەرامبەر بە پیاوان نەکرێەوە دوا قسەت بۆ پیاوان و خانمانیش وامە ئەوەش لێ وەرگرمم ئامارانە چیمان پێڵێن لە چی ئاستێک دانێستا یاسێکی مەترسیداردان ئامارەکان ئەی سەلمێنێکە کۆمەلگای ئێمە ئەگەرچی کۆمەلگایەکە تەسیراتی باشی ئاینی بەسەرەوەیە بەڵام بەو ڕادەیە نییە کە ئێمە شانازی پێوە بکەین بڵین خێزانی کوردی خێزانێکی زۆر گونجاو و جیابوونەوەی کەمە بە پێچەوانەوە نیوەی ئەو حاڵەتانی کە جیابوونەوە ڕوونایە لەبەر ئەوەیە کە پیاوەکە ئەزانەیە کە جیابێتەوە جارێکتر لە ڕووی مادیەوە ناتوانێت هاوسەرگیریەکتر دروست کاتەڕوا باسانی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەشکێت فشاری عیلەکەی لەسەرە کە نابێ پەنابەرێتە بەر جیابوونەوە ئیلا خۆشی بێ و ترشی بێ ئەبێ لەگەڵی هەڵکا و لەگەڵی بگونجێت
ئافرەتەکە ژەڵەیە گەر من لی جیابمەوە ئەبم بە بێوەژن و ئەو ڕسیل و داخوازی جارانم نامێنێ لەبەروی وچ هەنەزەری کۆمەلگاکەمان وایە لەبەرەوە ئەکەونە ناو جێژاوێکەوە ئەڵێن با بڕۆین بەم کێشانەوە بژین بە نائارامی بژین نائارامیە کە مانای هاوسەردایەتیان لەبەر چاوەکەوێت لەبەرەوە پێویستە جیابوونەوەیەکێکە لە حەلەکان بەڵام نابێت پەنای بۆ بەرین دوا کارتەکە ئێمە پەنای بۆ بەر زۆر باشە کاکاکۆ شارڕشی مافناس لاوەشی یاسایەکێتی پیاوان سپاس کاکاکۆ بۆم بەیانێکە لەگەڵمان نبوویت سپاس بۆ ئێوەش بابەتەکەتان جوان دەستان خۆش بێت سپاس دووبارە سپاس دەکەین